حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز لەوانەکانی پێشوا باسێکی خۆراکی لاشەمان کرد لە بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەم زنجیرەیە بە پشتیوانی پەروەردگار باسێکی خۆراکی ڕۆحەکەین کە زۆر لە خۆراکی لاشە گرنگترە، چونکە ئینسان ئەگەر لاشەی برسی بێ هەڵەکات، بەڵام ئەگەر ڕۆحی برسی بوو لادان ڕۆداتیایە. بۆیە زنجیرەیەکمان هەڵبژاردووە بە ناونیشانی نووری دیدەم. نووری دیدەم چییە و لە چیەوە هاتووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ أحبب إلي من دنياكم الطيب والنساء وجعلت قرة عيني في الصلاة. فەرمێ بیلبیلەی چاوەکانم، فێنکی چاوەکانم خراوەتە ناو نوێژەوە. لە کاتی نوێژە من ئەو ئاسوودەی و ئارامیم بۆ دێ. بابزانین ئەم ئارامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو موسڵمانێک وەکو پێویست وەکو خۆی هەستی پێەکە، یان شتێ بۆ تایبەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەکرێ ئێمەش ئەو چێژ و ئەو لەزەتە لە نوێژ وەرگرین لە کاتێکا لەگەڵ خوای گەوری خۆمانە قسە ئەکەین، یاخود نوێژ بریتێ لە کۆمەڵی ڕۆتینیات و قسە و حەرەکات ئەیکەین و بەڕێیەکەین و تێئەپەڕێ و نوێژێکی ترێتە پێشە و هەمان پرۆسە و هەمان قەوان دووبارە ئەکەینەوە و هەتا نوێژەکان تەواو بن. بزانی نوێژ ئەمەیە کە ئێمە کردومانە تا ئێستاکەنە، یاخود ڕۆحی نوێژ زۆر لەمە جیاوازە. بزانی نوێژ ئەکرێ گۆڕانکاری لە ئینسانە دروستکە. بزانی نوێژ هیچ مەدەنیەتێکی تایە. بزانی نوێژ غێری ئەو معنایانی کە لێمان زانیوە هیچ معنایەکی تری هەیە. بزانی نوێژ چ کاریگەریەک لەسەر ماڵ و لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگا و لەسەر تاکیشدانێ. بەڕاستی ئینسان خۆشەویستەکەم ئەبێ بەو چاوە سیرکە کە نوێژەکەی بیلبیلی چاوێتی. ئاها کورد ئەڵێ نووری دیەم، یەکێکی زۆر خۆشەویست بە نووری دیەکەی بانگێکە. بۆ چونکە چاو هیچ کاریگەری نییە ئەگەر ڕووناکی نەیدا لەو شتە و عکس نەبێتەوە چاوی ئینسانەکە بیبینێ، شتەکەش وجودی هەبێ و چاویش وجودی هەبێ، نورەکە نەبێ، ئینسان هیچ نابینێ. بۆیە بینێت تاریکی و لە شەوە زەنگا ئینسان ئەڵێ چاو نابینێ. بۆیە مستەلەحە کوردیەکە بیزەبە دیقەتێم سبحان الله حەدیثەوە وەرگیراوە کە ئاڵێن نووری دیدەم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ الطهور شطر الإيمان والصلاة نور. نوێژ ڕووناکیە، یعنی چاوەکە هەیە، شتەکانیش لەبەر چاو وجودی هەیە. چۆن ئەتوانی ئەم شتانە بناسیت و پێناسەی کەیت و وەکو خۆی لێکدانەوەی بۆ بکەی ئەم مادیاتانی دەورت؟ ئەبێ نووری نوێژەکە با لە چاوت هەتا وەکو شتەکان وەکو خۆی بناسیتەوە. سی معناکەی چەند قۆڵە سبحان الله. بۆیە الصلاة نور. بۆیە اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. بۆیە اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ئەمە بە چی ئەکرێ؟ بە نوێژەکە ئەکرێ کاڵی ئیهدینە الصراط المستقیم.
خۆیان ڕێگی ڕاستمان پێنیشان بکەین. ئەم بە چیەکرێ؟ بۆ ئەکرێ لەگەڵ داواکەرێکە تا سادق بی بۆی لە ڕووی نوێژەکەتەوە خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەتە پێنیشان بە. جگە لەمەش نەک هەر نوێژ نورە، دەستنوێژیش الوضوء لە چیەوە هاتووە؟ لە ضەو ئەوە هاتووە. یعنی جارێکیان ئەبوو هورەیرە دەستنوێژەکرێ، پیاوێک لە دوایەوەیەتی سەیری ئەبوو هورەیرە کە ئەبوو هورەیرە قۆڵ هەڵەکاو هەتا ئێری تەڕەکە، لێرەشە تا ئێری تەڕەکە. ئەویش ئەفەرمی یا ئەبا هورەیرە ما هذا الوضوء، مەچی دەستنوێژێک ئەبوو هورەیرە. ئەویش ئەفەرمی یا بەنی فەڕۆخ ئەنتم هاهونە، بۆ کوڕە کابرا تۆ لێری؟ فێنەکە بمزانایە لێری قەت دەستنوێژی ئاوام ناکرد. بەڵام پێغەمبەری خۆم صلی الله علیه و سلم گوێم لێ بووە، سمعت خەلیلی، گوێم لە پێغەمبەری خوا بووە صلی الله علیه و سلم ئەفەرمێ تبلغ الحلية من المؤمن حيث يبلغ الوضوء. مسلمان دروشاو و پاکی و جوانی و ڕووناکیەکەی دەست و قاچی ئەگاتە ئەو شوێنەی کە دەستنوێژ ئەیگاتێ، هەتا ئەو شوێنە درەوشاوەیی ئەبێ کە ئەمڕۆ ڕەنگیزیا پێوتێ ئورە، ئەو تیشکەی لە ئینسان دەرەچێ. بۆیە فەرمێ حەزم کرد زۆربەی لاشم زۆربەی شوێنەکانم ئاوی دەستنوێژ بیگرێتەوە، چونکە وضوء لە ضەو ئەوە هاتووە. بۆیە لە حەدیثێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئین ئومەتی يدعون يوم القيامة غرا محجلين من آثار الوضوء فمن استطاع منكم أن يطيل غرته فليفعل. دروج قيامة أمتكم دين لنا أمتك أنا بشي ناس لنا بو مارويي كلا دستو بداو شواني أنا هي بو شواني دزنوجي كدزنوجي عم بيكرتو. فمي أجر إنسانك أسبيكي هبه لبيني كوملا أسبي رشا أسبكي أما روبي ناوچەوان لاقەکانی سپی بن ناناسێتەوە. فەرمێ بەڵێ ناسێتەوە. فەرمێ ئومەتەکەم ئاوا دێن حتا سبحان الله شوێنەوار و پاشماوەی دەستنوێژ ئەمێنێتەوە بۆ قیامەت. ئینسان لە قیامەتیشا شوێنەواری دەستنوێژەکەی چۆن ئاگەر نایخوا بۆ چکە پەخشی ڕووناکیەکە ئاواش پێی ئەناسێتەوە. ئەمانە ئومەتی محەممەدن، ئەمانە نوێژ خوێنەکانن. بۆیە پێغەمبەری خوا سەڵام کافەرمێ خۆزگە براکانم ببینیایە. سەحابەکانە فەرمی یا ڕەسوول ئەڵڵا ئەوە لەسنا ئیخوانک، ئەی پێغەمبەری خوا ئەی ئێمە برای تۆ نین؟ فەرمی ئەنتم ئەصحابی، ئێوە هاوڵی من، براکانم ئەوانە کە هێشتا نەهاتوون. ئەی پێغەمبەری خوا چۆنیان ناسیتەوە؟ بە شوێنەواری دەستنوێژە کە نووری لێ ئەبارێ. بەڵێ بەڕێزەکانم خۆشەویستەکانم، کەواتە نور هەروە بانسانی بۆ ئینسان دروست نابێ. یەکێکە بینی ئەڵێ وەڵڵاهی پیاوێکی زۆر نورانی سوبحان الله هەر لە خۆتەوە خۆشترە. خۆلەوەچی دەموچاوێکی ڕەشی ناشیرینی قێزەونی هەبێ خەڵک بێزی نێماچیکە، بەڵام لەژێر ئەو پێستە ڕەشەیە نورێکی تایە. چێستی پێەکە ئینسانێکی دڵپاک و ئاوێنەیەکی پاک ئەبێ چاو و دڵێکی پاک و بێگرت مثلی ئاوێنە ببێ ئەو سوورەت و معنایە بنوێنێ کەماکانە. بێ دڵێکی ئەوە پاک هەبێت تا بتوانێت ئەم ڕەنگە بخوێنێتەوە. بۆیە یەومە تەبیەض وجوه وتسود وجوه، ڕۆژێک تێدە موچاوەکان ڕەشە بن، بەڵام ڕۆژێکیش تێدە موچاوەکان سپین. کەواتە خۆشەویستەکانم نوێژ ئەو ڕووناکیە، ئەو نورەیە کە هەمومان نەک بۆ دنیا بۆ قیامەتی خۆشمان پێویستمان پێیەتی، بۆ دنیاشمان ئەو نورەیە کە ڕێگەکەمان پێ ڕۆشن نەکاتەوە و پێناسی هەموو شتەکانی دەور و بەرمان بۆەکە. ئەژنا ئینسان بەبێ ئەم نورە و بەبێ ئەم نوێژە ظولمات بعضها فوق بعض،
إذا أخرج يده لم يكد يراها ومن لم يجعل الله له نورا فما له من نور. أو إخوائي قول أم نورينياته هیچ نورێکی پێ نابەخشرێ. بۆیە هیوادارین ئینشاءڵڵا ئێمە خاوەنی ئەم نورانە بین بۆ ئەوەی کە خوای گەورە یخریجهم من الظلمات إلى الجو إلى النور. جا هیوادارم ئینشاءڵڵا نوێژ بێ بە نوری ئەم دیدەیە و لەمە دووە زیاتر لە مانای نوێژ تێ بگەین زانین بەرەو چۆمان ئاراستە ئەکا. لەگەڵمان بن لە نوری دیدەمە. السلام عليكم ورحمة الله وبركاته. حي